خۆشەویستان خۆشبەختانە لەسەر گەشەکردنەکانی هەرێمی کوردستان کۆمەڵە ڕێکخراوی تایبەت بە ژینگەشەیە بۆ پاراستنی ژینگە و هەروەها بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ئەو شارانەی کە تێیدا ناوەند و سەنتەرەکانی تایبەت بە ڕێکخراوەکانی ژینگە هەیە بۆ قسەکردن لەسەر کار ڕێکخراوە ژینگەیەکان و چۆنەتی کارکردنی ئەمیان و بە تایبەتی بۆ سەوزکردنی شار و شارۆچکەکان میوانداری بەڕێز کاک سەرۆر محەممەد خەرداخی بەرپرسی ناوەندی گەرمانی کۆمەڵی کوردستانێکی سەوزمان کردووە. کاک سەرۆر بەخێر بێ سپاس مامەدەبوونێت. بەخێراتی سپاس مامەدەبوون. کاک سەرۆر کاری ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە لە هەرێمی کوردستان لە ئێستادا چۆن ئەبینی؟ بە شێوەیەکی گشتیە گەر ئێمە قسە لەسەر ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە بکەین لە هەرێمی کوردستانە لە ئاستێکی باشە دەبینرێت و توانیوانە هەر ڕێکخراوێک لەسەر ئاستی توانا و ئەزمموی خۆی و توانیوانە هەوڵێک بدەن بۆ ئەوەی ڕۆڵیان هەبێت لە پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانە، بەڵام زیاتریش ئەم ڕێکخراوانی کە کار دەکەن کەوتوتە سەر ئەو ستافەی کە کاری تێدا دەکات. ئەم ڕێکخراوە ژینگەیی ئێوە لە ئێستاە لە چۆ کار دەکات؟ ڕێکخراوی کۆمەڵی کوردستانێکی سەوز بەگشتی لە هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا ناوەند و نوێنەرایەتی هەیە و ئێمە ژۆکو ناوەندی گەرمیان لە سنووری گەرمیاندا کار دەکەین، سنووری کارکردنیشمان لە دەربەنی خانەوە تاکو و خانەقین و ناوچە دابڕێنراوەکان بەگشتی. کەواتە ئەرک و بەرپرسیارەتی ئێوە زۆر قورسترە وەک لە ناوچەکانی تر لەبەرەوەی ئەو ناوچانە ئەو دەڤەرانە گەرمیان و خانەقین پێویستی بە سەوزکردنی زیاترە. پرۆژەتان چییە بۆ باشتر سەوزکردن و ئاوادانکردنەوەی ئەو ناوچانە لە ڕێگەی سەوزایی و پاراستنی ژینگەوە؟ ئێمە بە حکمی ئەوەی کە لە ماوەیەکی کەم دەبێت ئێمە پێشتر نوێنەرایەتی دەربەندی خان بووین و ماوەیەکی کەمە بێت لەسەر بڕیارێکی کۆمیتەی باڵاکە کراین بە ناوەندی گەرمیان ئێستا سەرقاڵی وین کە لە شار و لە قەزا و ناحیەکانی سنووری گەرمیان دەستەی ئامادەکار دروست بکەین، دەستێکی کارگێڕی لە نوێنەرایەتی دروست بکەین لە ناوەند لە گەرمیانە بەگشتی و دواتریش ئەم پلانمان بۆ ئیشکردن ئەبێت لە سنووری گەرمیاندا. پلانتان چییە؟ وەکو ئەوەی کە ئێستا بۆ نمونە پرۆژەمان هەبێت پرۆژێکمان تەقدیم کردو بۆ پارێزگای سلێمانی ئەمە خۆشبەختانە ڕۆشتۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئەویش لە سنووری سلێمانی ئەگەر هەر منداڵێک لە دایک ببێ نەمامێکی بۆ بچێنرێت و ئێستا ئێمە سەرقاڵی ئەوەی چونکە ئێمە ئیشەکانمان لە ڕووی ئیداریوە بە دوو بەشەوە، ئیداریەکان سەر بە گەرمیانەوە ئیداریکیان سەر بە سلێمانی بە حکمی کە دەربەندی خان سەر بە سلێمانی پرۆژەمان تەنها تەقدیم بە سلێمانی کرەوە تەقدیمی بە ئیداری گەرمیانیش یەکەین. خۆشبەختانە پارێزگای سلێمانی لە وەڵامدا بەدەم داواکاریەکەمانەوە هات و چۆتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی ئایندەژمان کە ئێستا سەرقاڵی ئەوەین کە پرۆژەکە بە تەواوی دەرخستە و ئیشەکانی بۆ تەواو بکەین کە جیاکردنەوەی ڕەنگی گەڕەکەکانە لە شار و شارۆچکەکان. تۆڵی پارێزگای سلێمانی ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ئەو پرۆژەی کە هەر مناڵێک لە دایک بێ درەختێکی بۆ بنێژێ یاخود بۆی بچێنن لە هەر جێگەیەک بێ. زۆر دەمێکە بەردەوام بازدەوە ئەەکەین و بەڕێبەری باخچەکانیشمان لێ ئاگادار کردوتەوە هەر مناڵێکە لە دایکە بێ مامەڵی بۆ نەکرێت هەتاکو ئەو درەختەی بۆ ئەڕوێنرێت، چونکە ئەمە لەوانەیە کۆمەڵێک باگراوەندی تری لە پشتۆ بێ کاتێککە ئەم مناڵە گەورە ئەبێ ئەو درەختە ئەپارێزێ نایشکێنێ ئاوی ئەیەوە هەموو درەختەکانی تری بە درەختی خۆی زانێەوە ناوی خۆی لەسرە. ئەم پرۆژەیە چۆن هەوڵەدەن گەورەتریکەن و زەوی چۆتان بۆ دانراوە؟ ئێوە خۆتان داوای زەویەکەکەن، خۆتان ئەو جێگایانە دیاری ئەەکەن کە مەبەستانە یاخود بۆتان دیاری ئەکرێت؟ کاک زانایمە سەرەتا کە ئەم فکری ئەم پرۆژە دروست بوو بیرمان لە هەنگاوەکانی کردەوە لەگەڵ چەند بەرپرسێکی ئیداری ناوچەکە دانیشتین و هەوڵمان بۆدا، بەڵام بە حکمیەوەی کە لە هەرێمی کوردستانە هیچ پرۆژە یاسایەک نییە کە پاڵپشتی لەم پرۆژە بکات، بۆی ئێمە نەمانتوانی ڕاستەوخۆ بینە سەرەوەی کە بخێنە بواری جێبەجێکردنەوە. بۆ ئێمە داوای ڕەزامەندیمان لە پارێزگای سلێمانی کرد کە ئەوان دەسەڵاتن بتوانن یان لە ڕێگەی خۆیانەوە یاخود بەرزیکەنەوە بۆ سەروی خۆیان بۆ ئەوەی بێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئێستاش ئەمەی کە هەیە فەرز نەکراوە لەسەر خێزانێک ئەبێت تۆ نەمامێک بچێنیت اینجاکە کارە یاسایەکانت بۆ تەواو بکرێت. لێرانە ئەو خێزانە لەسەر خواستی خۆیەتی، بەڵام لێرانە ئەم پرۆژە بەڵێ ئەمە خۆشبەختانە کە چۆتە بواری جێبەجێکردنەوە هەنگاوێکی باشی بڕیوە، بەڵام پێویستە کە فەرز بکرێت لەسەر ئەو خێزانانە بۆ ئەوەی پرۆژەکە سەرکەوتوو بێت. و لەسەر جیاکردنەوەی شوێنەکانیش بۆ نمونە ئێمە لەو دەڤەرەی خۆمان لەگەڵ بەشی باخچەکان و سەرۆکاتی شارەوانی دەربەندی خان و مەڵبەندی خۆپاراستنی تەندروستی دەربەندی خان دانیشتوین و لەو جێگانی کەش ئێستا لە هەوڵی ئەوان کە شوێنێکی تایبەتی بۆ دابین بکرێت، ئەم باخچەیەک بۆ نمونە سیاجی بۆ بکرێت و نەمامانە بچێنرێتیایە لە ڕێگەی بەشی باخچە
باخچەکانەوە خێزانە بێت نەمامەکەی تیا بچێنەوە هەر نەمامێکیش ناوێکی تایبەت بەخۆیە بێ بۆ نمونە گەر ئەو منداڵی کە بێ ناوی ئارام بێت نەمامەکەش ناوی ئارام بێت بۆ ئەوەی کە لە ئایندەدا ئەم منداڵە گەورە دەبێت بتوانێت سەردانی ئەو دارە بکات و ئەم دارە درەختە بە درەختی خۆی بزانێت. سروشتی ژیانی ژەر وایە مرۆڤەکان هەمویان لە کۆتاییە ئەمرن بەڵام درەختەکەی ئەمێنێتەوە خۆی لە تەمەنی 100 ساڵیە کۆچی دوایی بکە درەختەکەی لەوانەیە بۆ 300 ساڵ بمێنێت. زۆر ڕاستە کاتە خۆی مرێ بەڵام درەختەکەی بەردەوام زیندووەوە دەبێت یادگارەیەکیش بۆ هاوڕێ و دەوروبەرەکەی بە هیوای تەمەندرێژی مەبەستم لە مردن نییە بەڵام مەبەستم لە سروشتی ژیان وایە کە هەچ کەسێ لە دایک بوو بەڕاستیش کۆتایی بە ژیانی دێ لە هەست ساتێک لە ساتەکانی ژیانە بێت. پرسیارێک لەسەرەوە کرێ ئێستا سەرقاڵی ئەوەین ئەگەر ئەمە بەتەواوی بێت بە فەرز بکرێت لەسەر خێزانەکان دواتر هەوڵ لەسەرەوە دەنکە پرۆژە زیاتر دەوڵەمەند بکرێت دەوڵەمەند بکرێت بۆ نمونە خوێندکارێک کە لە زانکۆ وەردەگیرێت یاخود لە پەیمانگا وەردەگیرێت کارەکانی بۆ تەواو نەکرێت تاکو نەمامێک نەچێنێ یاخود ئەگەر کچ و کوڕێکە زەواج دەکەن بە هەمان شێوەی ئەمە نەمامیان بۆ بچێنرێت ئەمانە ئەم پرۆژەی تۆ باسیەکەی ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە کوردستان بە تەواوی سەوز ئەوە بەدەل لەوەی کوردستان بە تەواوی سەوزە بێت هەبێ بە دارستان شوێن نامێنێتەوە بۆی کە ئۆتۆمبیلیشی پیا بڕا بە هیوای ئەوەی ئەو پرۆژانە ئەو خەونانەی کە گەنجانی وەکو ئێوە لە وڵاتە هەیەە بچێتە بواری جێبەجێکردنەوە و خەونەکانتان بێتە دی ئەمە زۆر دەمێت کە هاوارەکەین با هەمومان پێکەوە شاخی گۆیژە و ئەزمەڕ و دەباشان سەوز بکەین بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەوەنەی لێ بڕێت و لێکرێ بە شوێنی نیشتە جێبوون ئەوەنە لی سەوز ناکرێت بۆ بڕینی و بۆ لە ناوبردننی زۆر ئازاین بەڵام بۆ سەوزکردنی ناتوانین ئەگە بە درێژایی لە دوای 2023ەوە و لەگەڵ دروستبوونی سەرەتاکانی ڕێکخراوەکانی ژینگە و کۆمەڵگەی مەدەنی ساڵانە ئێمە درەختێکیشمان لێ بناشتایە یاخود چەندین درەختمان لێ بناشتایە ئێستا بێگومان شاخی گۆیژە و ئەزمەڕ سەوزە بووە فێنکاییەکی زۆر باشیشی ئەدا بە شاری سلەیمانی و زۆر جاریش کە هەندێک کەس بێتاقەتە لەو ڕەشەبایە کەم تا زۆر لە ڕەشەباکەشی لەوانەیە گلبیایەتەوە لەو خۆڵ و تەپ و تۆزەش ڕزگارمان بووە. ئێوە کوڕێکخراوەکەی خۆتان پرۆژەی تایبەتتان چیە بۆ گەرمیان بۆ گەرمیان زۆر گرنگە و زۆر پێویستە کاگەزانە وەک چۆنێەوە هەوڵەدەن خەڵکانێک بێنە پێشەوە لە ڕێگەی کەسانی خۆبەخشەوە بە ئەمەرجنیە هەموو شتێ هەر حکوومەت بێ یعنی با گەنجان بێنە پێشەوە با خەڵکانی دەوڵەمەند بێنە پێشەوە. بڵێ کاگەزانە لە سەرتاش ئاماژەم بە هەندێک خاڵدا بەگشتی ئێمە لە هەرچەندە پێشتر کێمە نوێنەرایی دەربەندیخان بووین هەوڵمانداوە لە سنووری گەرمیانە لە ڕێگەی چاندنی نەمامەوە لە ناحیە سمود و لە باوەنور و لە تەنانەت لە کەلاریژە ئێمە توانیمانە کۆڕ و سیمینار بۆ بەڕێز زارا حەسەن بەڕێوەبەری کەژناسی لەوانە ڕێک بخەین بۆ لە ئێستاشدا ئێمە سەرقاڵی دروستکردنی دەستەی ئامادەکارین بۆ ئەوەی کە لەو ناوچانە ئێمە دەستەیەکمان هەبێت ئەو دەستەش لە ناو کۆمەلگاگە خۆی پێک بێت لێوانە خۆیان ئیشی خۆیان بکەن و ئەمانش ئێمە دەرگای بە ئەندامبوون لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە ڕای دەگەین کە دەرگای بە ئەندامبوون بۆ هەموو تاکیکی ئەو کۆمەلگانە کراوەیە کە بتوانن لە ناو ئەو کۆمەڵە ببن بە ئەندامەوە بە خۆبەخشانە خزمەت بە ژنگی دەڤەرەکەی خۆیان. بەڵێ کاسەرەوە من دوا کۆتایی خۆم دوا پرسیاری خۆم لە سەرماکەم ئێوەکو ڕێکخراوێکی ژینگەی کاتێک کە شوێنێکی سەوزایی ئەکرێتە پرۆژەیەک یاخود لا ئەبرێ یاخود تێکەدرێ ئێوە هەڵوێستان چییە لە بەرامبەر ئەمانەیە؟ بۆ نمونە تۆ ئێمە باسیەوەکەین ئەڵێن با بچین درەختێک بنێژین مناڵێ لە دایکە بێت لە شوێنێ درەختێکی بۆ دابنین و زەویەکمان بۆ دیارەکەن ئەگە دوایی زەویەکەیان لا برد و کردیان بە پرۆژەیەکی نیشتە جێبوون یان کردیان بە پرۆژەیەکی تر و لە ناویان بر ئێوە وەکو ڕێکخراوەکانی خۆتان کاتێک کە شوێنێکی سەوزایی تێکەین بۆ پرۆژەیەکی بەرژەوەندیەکی تایبەتی تیاابێ ئەوە چی ئەکەن وەکو ڕێکخراوەکان ئەرکیەوە چییە؟ بە تایبەت ئێمە لە بە تایبەت ئێمە لە چوارچەوەی کۆمەڵەکەی خۆمانە لە ژێر دوو یاسا ئێمە کار دەکەین ئەوژێکیان پەیڕە و پرۆگرامی کۆمەڵەکەیە و دۆمینیشیان یاسا و پاراستنی چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانە کە خۆشبەختانە ئێمە توانیمانە ئەو حاڵەتانی کە هەنگاو بۆ لە ناوبردنی ئەو دارانە ئەو درەختانە ئەدرێت لە دەڤەرەکاندا بەپێی ئەو یاسا ئێمە سکاڵای خۆمانمانە بێت لە ڕێگەی دادگاکانی گەرمیانەوە و خۆشبەختانە ئێمە سکاڵای کشمان کرد بێت و وەرفشاری کشمان دروست کرد بێت خۆشبەختانە جێگەی ڕێزن لایەنەکانی پەیوەندیدار وە محکەمە و ئەمانە هەمویان بەگشتی بەدەم داواکانی ئێمە شاندانەکەین ئەنێکمانەڵین با دامەزرین با موچەمان بۆ زیاکرێ بە
دەرماڵەمان بۆ زیاکرێ بە خوتوڕەمان بۆ زیاب کرێ خۆزگە ڕۆژێکیش خۆپشاندانمان کردە بمانتە بە ئەم سەوزایانە بپارێزین و زیایی بەدڵنیایی کاکزانە من هەمیشە خۆم بۆ خۆم ئاڵێم مرۆڤ کاتێک ئاسوودە دەبێت کە بتوانێت خۆی بە خزمەتکاری خاک و خەڵک و گەلەکەی بزانێت خۆزگای هەموو تاکێک لەم کۆمەلگای ئێمە خۆی بە خزمەتکار بزانایە بۆ ئەوەی بیتوانێت ئەم وڵاتە پێش بخات هەوڵی لەسەر کارانە بدایە ئیشە مەحاڵەکانی بکردایە بۆی بیتوانێت ئەم کۆمەلگا پێش بخات نەوەک ئێمە بەس بەتەنها حیوارمان هەبێت و وە کردداریشمان نەبێ هەرچەندە حیواریش بەشێکە لە کردار وەک پێشخستنی ئیش لە کاک سەروەر بێگومانی چێک لە گرفتی شارە گەورەکان ئەوەیە کە پیسبوونی ژینگەیەوە پاشماوەی پاشەڕۆکانە ئێوەکو ڕێکخراوێکی ژینگەی لە سنووری گەرمیان تا چەند کارتان کردووە بۆ ئەوەی کە ژینگەی ئەو ناوچەی لە پیسبوون بپارێزن بەگشتی ئاماژەت بە سووتانی پاشماوەکاندایان بە شێوەیەکی گشتی پیسبوون و پاشماوە سووتانی پاشماوەکان من وەک پێشتر ئاماژەم پێدا ئێمە ێستا لە سەرقاڵی ئەوەن کە دەستی ئامادەکان لە سنووری گەرمیانە دروست بکەین بەڵام وەکەوەی کە پێشتر ئێمە نوێنەراتی دەربەندیخامی لە دەربەندیخانە داوامان کردووە کە ئەو پاشماوانی کە هەیە نەسووتێنێت بۆی ژینگە پیس نەکات کۆمەڵە کارگەمان هەیە لە ناوگەڕەکانی دەربەندیخانە ئەم کارگانە دوور بخرێنەوە بۆ دەرەوەی شار بەڵێ و بە حکمی ئەوشی کە ئێمە لە هەرێمی کوردستانە ڕیسایکلینمانی هەرچەندە تۆ گەرم پاشماوە بیشی نەشی سووتێنیت بیخیتە ژێری خاکیشەوە ئەمە بۆ ماوەی چەندین ساڵ هەر ئەمێنێتەوە شوشەیە هەتای ئەمێنێتەوە بەڵام ئەگەر ریسایکلین هەبێت لە هەرێمی کوردستانە ئەمە هەنگاوێتان هەیە کۆمەڵی گەنج جار بچن شەقامەکانی ناوچەکان پاکەنەوە ئێمە لە ماوەی ڕابردووتا لە ڕێگەی وشارکردنەوەی خەڵکەوە هەمان بۆ لە ڕێگەی کۆڕ و سیمینارەوە پێدانی ڕێنمایی ژینگەی وە لە 21 سێدا لە ڕێگەی بازگەکانی ژاڵە ناو و سەرتەک و قەرەداخەوە ئێمە ڕێنمایی ژینگەیمان تەوزیع کردو لەگەڵ علاگەدا بۆەوەی ئەو پاشماوانە کۆ بکرێتەوە و لە ماوەی ڕابردوتریش یەک دوو هەڵمەتمان ئەنجام داوە بڵێ زۆر سپاس کاک سەرۆر سپاس بۆ ئامادەبوونت کردنەوەکانت بە هیوای ئەوەی کە بتوانن لە ڕێگەی ئێوە ئەو چەندین ڕێکخراوی کە لە بواری ژینگەیە کار دەکەن یاخود ئەو گەنجانەی کە لە بواری ژینگەیە کار دەکەن هەوڵ بن پێکەوە ببنە گروپێکی زۆر تایبەت بۆی هەمومان هەوڵ بین کوردستان سەوز بکەین و هانی خەڵک بین سەوزایی بڕوێنێ لەبەر دەرگای ماڵەکانیانە لە شوێنە گشتەکانیانە و بیان پارێزین بە تایبەتی بۆ سەوزکردنی و ناوچانی کە بەرەو هەندێک جار بەرەو بیابان بوون دەڕۆن کە زۆر جار پسپۆرانی تایبەت لەم بوارە هاتوونەتەم پرۆگرام و ئاماژەیان پێکردووە کە زیان بە زەویەکانیشمانە گەێنێ ئەگەر بێت و سەوزایی لێ نەبێ یاخود دار و درەختی لێ نەبێت دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ کاکزانە بەڵام پێم خۆشە کۆتا قسەی خۆم بکەم لە بەرنامەی بەڕێستا دیارە کارکردن لە بواری ژینگا بە بڕوای من تەنها ئەرکی کۆمەڵەکەی ئێمە یاخود کۆمەڵە خەڵکێک یاخود گروپێک نییە کە لە بواری ژینگەدا کار بکات و ژینگەش لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیاشدا تەنها بۆ سیاسیەکان نییە گەر هەوای پاکەڵ بمژن بۆ کەسە هونەرمەندەکان نییە بۆ وەرزشکارەکان نییە بەڵکم بۆ سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگایە بۆی من لە ڕێگەیم کەناڵی ئێوەوە داوا دەکەم سەرجەمچین و توێژەکان تاک بە تاکی کۆمەلگا بێنە سەرخەت لەگەڵمان هاوکار و پشتیوانمان بن بۆ ئەوەی هەمومان پێکەوە دەست لە ناو دەستی یەک بتوانین ژینگەیەکی خاوێن بۆ هەرێمی کوردستان و بۆ کۆمەلگاکەمان دەسەبەر بکەین زۆر سپاس وامادەبوون بەخێر زۆر سپاس خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەمان هەر شاد بن خواتان لەگەڵ دەستە خۆش بێ زۆر سپاس بوو